محەممەد ئیبراهیم عومەر لە ساڵی 1989 لە سلێمانی لەدایک بووە. ئێستا لە سلێمانی نیشتەجێ، پیشەی ئێستای بێژەر و پێشکەشکارە. لە ساڵی 2006ەوە پەیوەندی بە کاری ئیسلامی و کۆمەڵی دادگەریەوە کردووە. هەڵگری بڕوانامەی دبلۆم لە ساڵی 2018. ئەو پۆست و بەرپرسیارەتیانەی پێشترەی بوون. یەکەم سەرنووسەری ڕۆژنامە یاری بووە لە ساڵی 2013. دووەم نووسەر لە ڕۆژنامەی هاوڵاتی وەرزشی لە ساڵی 2011. سێم سەرنووسەری بەشی وەرزشی کەناڵی ئاسمانی پەیام. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تێدا کردووە: یەکەم خولی شیکاری، دووەم کارکردن لە بەشی وەرزشی ڕۆژنامەی هاوڵاتی 2 ساڵ، شارەزای و لێهاتووی هەیە لە یەکەم هەموو یاریە وەرزشیەکان، دووەم زمانی عەرەبی. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران: هەوڵ دەدەین بۆ باشترکردنی ژیانی گەنجان بە تایبەت وەرزشکاران لە ڕێگەی پرۆژەی تایبەت و گەیاندنی داواکاریەکانیان بە جێگەی خۆی، دانانی سیستمێکی نوێ بۆ بەڕێوەبردننی وەرزشی لەسەر ئاستی هەرێمی کوردستان. دەمەوێت کارکردنی داهاتووم تەرخان بکەم بە بواری وەرزشی بەسەر جەم یاریەکانیانەوە و بەرەو پێشبردننی ئاستی تاک و گەنجان لە ڕێگەی پلان و بەرنامەی دیاریکراودا.